جەنگ و ململانێ سەربازیەکان هەواڵی خۆشیان پێ نییە ئەوەی لەگەڵ خۆیانە هەڵیەگرن زانیاری و ڕووداوی ناخۆش و کوشت و بڕە. بەڵام کۆمپانیەکانی چەک و تەقەمەنی بارودۆخی جەنگیان بەدڵە، چونکە جگە لەو داهاتەی بەهۆی فرۆشتنی چەک و چۆڵەوە دەستیان دەکەوێ، بەهای پشکەکانیشیان موشک ئاسا بەرزە بێتەوە. هەر لە سەرەتای دەستپێکردنی ململانێ و تێگیرانە سیاسیەکانی خۆرهەڵاتی ئەوروپا و بەتایبەت لە کاتی هێرش و هەڵمەتی سەربازی رووسیا بۆ سەر ئۆکراینیا، دروستکردن و بەرهەمێنانی چەک و کەرەستە سەربازیەکان لە بەرزبوونەوەی بەردەوامدان. لە پاش ناکۆکی و پێکدا هەڵپژانە سەربازیەکانی نێوان رووسیا و ئۆکراینیاوە، وڵاتانی خۆراوە بەگشتی و ئەمریکا و بەریتانیا بەتایبەتی بەردەوام پشکۆی ئاڵۆزیەکانیان گەشاندوتەوە و لە ڕێی دیبلۆماسی و ڕاگەاندنەکانیانەوە شەڕەکەیان گەرمتر کردووە. ئەمەش دۆخێکی وای دروست کردووە بۆ وڵاتانی جیهان و دەوڵەتانی ئەوروپا کە لە پێناو خۆپاراستن لە مەترسی و بەرگری لە خۆکردن پەنا ببەنە بەربەرزکردنەوەی ئاستی خەرجیە سەربازیەکانیان. بەسەرنجدان لە پشتی کۆمپانیا گەورەکانی بواری چەک و تەقەمەنی لە جیهاندا دەردەکەوێت کە سێ دانەیان سوودمەندترینیانن لەم جەنگەی لە ئارادایە، ئەوانیش هەردوو کۆمپانیای ئەمریکی ڕایثیۆن و لۆگید مارتن، هەروەها کۆمپانیایەکی بەریتانی بە ناوی BAE Systems، هاوکات کۆمپانیای ڕاینماڵی ئەڵمانی کە پشکەکانی بەرزبوونەوەی بەرچاویان بەخۆوە بینیوە لەم ماوەیەدا، ئەمە جگە لە کۆمپانیا فەڕەنسی و تورکیەکان کە لەم ساڵدا فرۆشێکی بەرچاویان هەبووە. سوودمەندبوونی ئەو کۆمپانیایانە دەگەڕێتەوە بۆ هاوکاریە سەربازیەکانی ئەمریکا و بەریتانیا و وڵاتانی یەکێتی ئەوروپا بۆ ئۆکراینیا، بەتایبەت لە بەخشینی هەردوو جۆری موشکی ستینگەر و جافلین کە دژە تانک و دژە فڕۆکەن و تا ئێستاش نزیکەی 20,000 دانەیان لێبەخشراون بە سوپای ئەو وڵاتە، ئەمە جگە لە بەخشینی فڕۆکەی جۆری F-35 بە ئۆکراینیا. لەلایەکی دیکەوە خۆپڕچەکردنی سەربازی وڵاتان ڕۆڵی کارا دەگێڕێ لە گەرمکردنی بازاڕی چەکی جیهانی. لای خۆیەوە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی لە زاری ژمارەیەک لە شارەزایانی سەربازیەوە گواستوویەتیەوە کە پێشبینی دەکەن لە ماوەی 5 ساڵی داهاتوودا بڕەبودجەی تەرخانکراو بۆ پێداویستیە سەربازیەکان لە جیهاندا بە ڕێژەی لە 150 زیاد بکات. بۆ پێی سوپای وڵاتان گرنگی زیاتر بە نوێکردنەوەی سیستمی بەرگری و بەهێزکردنی هێزی ئاسمانیە دەن. سەبارەت بە بەرزکردنەوەی بودجەی سەربازی، ئەڵمانیا بڕیاری داوە 100 ملیار یۆرۆ بۆ بەهێزکردنی توانە سەربازیەکانی تەرخان بکات. ئەم ڕێژەیەش زیاترە لە 2 بەرامبەری بودجەی ساڵانی ڕابردووی ئەو وڵاتە کە 47 ملیار یۆرۆ بووە. هاوکات هەر یەکە لە وڵاتانی سوید، دانیمارک، لاتیڤیا، ڕۆمانیا، فینلەندا و هۆڵەندا کە دراوسەی رووسیان بودجەی بەرگری سەربازی وڵاتەکانیان بە ڕێژەی لە 2.5 تا 6.5 ساڵانە زیاد کردووە.